هاوڕێیان دوێنێ ئاوات شێخ زەناب هات بەبێ ئەوەی شەرم بکات بەبێ ئەوەی یەک کۆمەڵ دروی کرد بڕواب کە هاوڕێیان ئەوانەی هەندێ نەماون لە تو بە زمانێکی مەدەنی شارستانی وکی هەر بە ڕۆژ ڕووناکخینی ئەو میلەتەی لە ئاغاکانی سەردەمی کۆ زیاتر لە سەردەمی عبودیە زیاتر کاکە لە هەموو سەردەمێک خادم و ئاغا قسەک خواردنی دەدا بە کۆیلەکانی با کرمانجەکانی کورە ئەوانە 6 مانگە موچەیان نەدایات دێت سە تەلەڤیزۆنیش میلەتیش قەرداداکەوت دەڵێن پێشمەرگەش بوومە لە شاخ ئیتر تەواو یعنی قسەی ئەوەیە وەکو سەنەدە کورە لە شاخ بووی لە شاخ نەبووی ئەوە ڕۆ دەوڵەت هەیە دەوڵەت دەبی موچەی خەڵک بدەیت لە ئەلف لۆیایە حکومەتداری دروشمبازی نییە ممارەسەی ژیانی ڕۆژانە و یاسا و پەیڕەوە مەخلووقێک پەیدا بوو لەو کوردستانە هاوڕێیان بەسەر پێی بڵێن 4,000 وتی لیستی موچە ئامادەیە ئێمە هەموو شتێکمان کردن لە دەست ئەنجومەنی وەزیرانی یعنی ئەو کۆیلەیە هیچی لەدەست نییە ئەو باش دەزانی بەخۆی گوتی 500 میلیارد دینار داهاتی ناوەخۆیە تاوان زیاتریشە زۆر زیاتریشە بەس ناوێری قسە بکاتن لەو 500ی دامانە ئەو 200ی خزمەت نازانم نەسیریە و چ وەزیرەکان تا ئێستا سیارەی نوێ دەکڕن های لایف دەژینیان وەک مەسرور بارزانانی چۆ ئەمریکا هاوڕێیان بڕوا بکە بەلای کەم 3-4 میلیۆن دۆلاری ئەو خەڵکی سەرف کرد یعنی هەرشتی مەسا ئەو قاعی گرتی ئەمە لێرەین دەزانین بە 100,000 دۆلارە خواردن مەسروفات تیارەکەی نازانم چی کەکەەوە ئەوە لەسەر ئسابی ئەو وەختەیە کە خەڵک 6 مانگە معاشی وەرنەگرتی ئەوە بۆ 6 مانگ لە 7 مانجی یەکەچیدایە زمانیشان درێژە دێنە سە تەلەڤیزۆنیش بۆیە 5 ئەوە بۆ 6 500 میلیۆنی 200 لێتەرەکە لۆ دزی و تا هایلایڤەکانی خۆتان 301 میلیارد چەندەکە پارەی 2 معاشەکە چی لێ هات ئاواتی شێخ زەناب فێڵ هەر چەند پرسیاریان نەکردی برتە ئەولای برتە ئەولای برتە ئەولای جێزەر هەر بەدەوی جێزەرت گرت بوو 6 مان کاکە خۆ خەڵک ئەلفوبای دەزانی ئەو بە پێی درۆکانی خۆتان کە یەک دەرێ 300 یەک دەرێ 500 ئەوەی چاودێریش زانیار گوتی 900 میلیارد بوو ئێ کاچ خۆم کو لەگە ئەو 600 میلیۆنەی پارەیەک معاشنە دە بڵێ کارتێکی سیاسیە لەسەر هەژماری منە لەسەر گەمەی سیاسی و ئەو بێنەوە دەست بشو لە هەمووی نوکتەتر پێی دەڵێن ئارتی بانک ئی مەسرور بارزانیان ئارین بارزانانی دەرێ من نازانم تووشدانت بە چ شێوەیەک ئەتوو جەنابەت یعنی دێسە تەلەڤیزۆن دەرێ ئەمە نازام ئارتی بانک چێ لە کاتێکدا وەزیری دارایی ئەی هەوا شتەکە ڕەبتە بە بانک کورت فێڵ لە خەڵکەکەیان قەشمەری بە خۆت دەکەی ئاوات یعنی بەجددی ئەو گاڵتەکردنە بە خۆت واتە لە بیرم نەچووە کورە مەسووری کورد یعنی لۆندە پیس پۆخڵن کاکە 20,000 ئەو هاالێ کاچ خۆم قسەک مەدەنی بە ئازام دێ سویجار بەجار خەڵک یان کرێنسە چی لە دەستداتێ یان دەستی ئاوا دەکە تۆ دوای بەو دەستەی دەچی دۆقەی لەگەر هەر هەمووانی شت کرد 50,000ش کۆخی شەرم لە خۆت گە قسەک پیس و پۆخڵ مەبن کرا هاوڕیانە شتی زۆر بەسیتە بە زۆر عیبە یعنی بێزت دەبتەوە کە توتان دادەنیشی ئەوە وەختی خۆشی کەناڵەچی سویدی لقائی لەگەر بەرپرسێکی باڵایەکێتی کرد ڕاو کە دانگ هەر دەستی لە ناو گەلوگونی دەبرد هاچی کوردستان ناو شەرواری نەدی بدیانە هاوڕێیان بێمە سەر ئەوەی ئەڵێ لیستی پێشمەرگە نانێرین لەبەر ئەوی نازام چ کاکە ئامانتر ئێ بەسخەوە لیستی پێشمەرگە و هاوپەیمانان دەتاندنێ هەموو ناوەکانیان لایە تۆ پێت وایە میتو تڵاعات لای نییە ئاواتی شێخ زەناب یعنی لە ناو میتو ئیطلاعات چه هەڕیان چه میتو ئیطلاعات ئەوانەیە فازڵ میریەنی کەریم سنجاری بەرپرسی باڵایەکێتی کاچ تۆ پێت وایە لیستیانێ دوایەوە ئەگەر جێشی عێراق لیستی نادا فعلەن ئەنگۆشمەدە ئەگەر جێشی عێراق نایدا ئەوە بەس هەشتە من نازانم بەڕاستی یعنی ئەوە بەس ئەگەر جێشی عێراق نایدا ئەنگۆشمەیدە دیگە لەو هەموو مەحزەلەی کە هەتانە نکتەیەشکەی سەریع بڵێم ئەڵێ بانق ئەگەر هەژماری من تەعەن دنیایەک مەترسەنای هەژماری منی کرد کە هەژماری من هەمومان دەزانین بانقەچی ئەهلیە ئەو 4-5 بانقی تریشوە سەی کاری مەسروریە بە ناوی تکە بە ناوی تر ئەو لوبنانیەکە شەر ئیوانە یەکەم زار ئەو یاینە هەتا شەرێتە چی پێ بدرێ و ئامانجی هەژماری من هاوڕیان دوسێ شتە هەتا لە بیرم نەچوە یەک بۆ ئەوەی عێراق شەرێتی
ئەگەر مەعاشەکەی یعنی ئەوە پێ بکرێ ئەو کات دۆلاری دەدرێتێ بە 130,000 ئەو دەیفرۆشتەوە بە قازانج دوو ئەو هەموو سوپایەزە بەلا ئەی کە 600,000 سەربا ئەوی ئەم بزانین سەربازی عێراق ئەوە کوردی هێزی ڕۆژ و ڕۆژهەڵات و باکوور و ئەوانەی بە لە هێزی تایبەت هەیە ئەوانە حکوومەتی عێراق سەرڕێ دەگریتن دەیەوێت لە هەژماری من تەسکێ دەکرێت بەس لە حکوومەتی عێراق لە بانقی فدرالی تەسکێ ناکرێت لە بەرەوەی باگراوندیان نییە ئەوەش یەک لە پێداگیریەکانی هەژماری منە جگە لەوەی شەرعەتی دۆلار وەردەگری بە 130,000 کە بانقی مرکزی عێراق دەیداتێ ئەو بەخۆی دەڵێ 90 خزمەت گوزاری لەوەی عێراق هەیە یعنی دنیاک شتەیە کاچ خۆم ئەوە شتێکی ئەهلی هەمومان دەزانین ئارین مەسرور بارزانانی قازانجێکی خەیاڵی لێ دەکاوە ئەوە لەوە کوونەوت نییە خلاص بیاڕێن ئەو پارەی دەنێردرێ من نامەیە زۆر بچمەوەنە ئەو وردەکاریە هەمومان لێرە لە سوید پارێمان لە بانکدا دەنێ هەموو ئەو پارەی دەرنانین بانک تجارەتی پێدەکە لەو خۆی لێت ناخۆ بەس تجارەتی پێدەکە و ماگانەش پارەکمان لێ وەردەگریتن لە هەمووی ناڕازگۆتر ئەیگوت بانک ناتوانێت حکوومەت پارەت لێ ڕابکێشی ئاوادی شێخ جەناب ئەتو چ لەو شتانە دەزانی بە جددیمەیان فێڵ لە خۆت دەکەی لەو وڵاتە ئەوروپیانە شوایە لە ئەمریکا شوایە قەرزاری حکوومەت بی قەرزاری ئەوە بی پارە لە بانک ڕاکێشی نەکات پارە لێ ڕاکێشێ من ئێستا کە قەرزاری حکوومەت بم ناوم دەسەر ڕەش ئەگەر ملک و ماڵم هەبێ ملک و ماڵەکەشم دەدرێتە مەزایەدە باشە هەراز دەکرێت خانیت سیارەت هەرچت هەبیتن و پارەکانیش هەموو دەست بەسەدا دەژی واگەی ئەگەر ئیشش بکەی حکوومەت بەشک برێم ئەو دائیرەیە بەشک لە پارەکە لێوە دەگری کاچ خۆم کە شتێک نازانی لۆ دەیە سەتەرجەمی قسە دەکەی لە هەمووی گرنگتر هاوڕێیان بانقی ئارتی من برادر باسی کردێت لە ئەمریکا یەکەش ئەوروپا گوتی پارەمان نردیەوە دۆلار لەوێ بە دینار دەدرێت لەبەر ئەوەی ئەمریکا تا ئێستا ئەوکەی نەکردێ لۆ دۆلاری و مەسەن بە 150 بە 130 دەدەنێ دیناریشیان دەدەنێ فێڵش لەو میلەتەی دەکەن لەو نوقتەشەوە هیچ گرنگ لەبەر ئەوەی ئارتی بانکیش وەکو بانک کوردستان دەکەویتە ناو لیستی ڕەش زوو یاندراک هاوڕێیان بچمە سەر یەک خاڵی تر یەکێتی زۆر شانازی دەکات بە ئەو مۆزوعی دەڵێ وەڵا ئەمە ئەنجومەنی پارێزگاکانمان چەسپان کە حکوومەتی عێراق پاڤێل تاالبانی ئەگە دروی ناکەی یەکێتی نیشتیمان ئەگە دروی ناکەن لۆ لیستی محافەزات نانێری لۆ لیستی دەوائیرەکان نانێری گۆڕان ئەگەر ئەتو درۆزنی بەجە دیمە هەواڵ ئەو بەکرد محافزە کەوا لە لەندەنە خەڵک لە چ دەژی و ئەویش کەتە سەفا مەروای هەواڵ ئەو بەکرد محافزە مدیری تربیەت ئەوەیە کە دادگای فدرالی عێراق بەندەشێ دەڵێ ئازادن حتى لەگە فەرمانگەکان مامەڵە دەکەین نەک لەگە محافەزەکان بۆ نانێرن پارەی ئەو خەڵکەی یان ئەوەش یەکێتی لە ترسی ئەو 176 ملیۆن دۆلارەی کە پارتیشکاتی لێکردی پاڤێلە سازش لەسەر موچەی خەڵک دەکات بە گۆڕان چەند دەوائری هەیە مروری هەیە تەربیە هەیە چەند هەیە لۆ نانێریت هەموو هاوڕێیان چاواشەتان دەکەن سبەی انتخاباتیش دەبی دنیایەک درۆ دەکەن کاتێکی خۆش